You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou, Caillou, Caillou. I'm Caillou. That's me. کایۆ گۆرانیەڵێت. کێوێ ئەمڕۆ لە پاکردنەوەی یارمەتیم بات. کایۆ حەزیە کرد کە لە کاتی نان خواردنە یارمەتی مارتین خان بە. سپاس مێلانی، سپاس کایۆ. کایۆ، ئەوە لەکوێیت؟ ئەمەتان! دەست خۆش کایۆ. ئەمڕۆ پێش ڕۆشتنەوە بەرنامەی بارەکانمانە بێت. هەمووتان بەشداری تیاکەن. هەر یەکەتان ئەبێ شتێک پێشکەشکە، هەر شتێک کە حەستان لێی بێ. منیش. من نەتوانم وێنێک بکێشم؟ بەدڵنیاییەوە. من نەتوانم باڵەخانەیە دروستکەم. زۆر چاکە. بەڵێ کلیمنتن. من گۆرانیەک ئەڵێم. ئەی تۆ کایۆ. من ئەمویست بڵێم گۆرانی ئەڵێم. قەی ناکە، هەردووکتان نەتوانن گۆرانی بڵێن. من نەتوانم هۆنراوە بە لەبەر بڵێمەوە خات و مارتن. بەدڵنیاییەوە نییە. من هۆنراوە بە لەبەر ئەڵێمەوە، یەک دنیام لەبەرە. من گۆرانی مەکدۆناڵی پیری کێڵگەیەکم هەبوو. مەکدۆناڵی پیر کێڵگەیەکی هەبوو. ئیا ئیا ئا. زۆر چاکە کلیمەنتن. کایۆ پێی ناخۆش بوو کە کلیمنتن ئەو شتانەیە کرد کە خۆی حەزێ کرد بیان کات. مارتین خان، ئەوە گۆرانی نییە کە من ئەمیست بیڵێم. دڵنیام گۆرانێکی ترەیە کە تۆ زۆر حەزەکەی بێڵێیت. ئەڵێ چی گۆرانی بە دەوری گوڵەکە نابن؟ باشە، مەکدۆناڵی پیر کێڵگەیەکی هەیە. ئیا ئیا ئا. ئەوەی ترم بیر چۆتەوە. لەو کێڵگەیە چەند مانگایەکم هەبوو. ئیا ئیا ئا. زۆر چاکە هاوڕێیان کاتێوێ بچنە دەرەوە پشوویەک وەرگرن. من ئەوڵی یەک دنیا هۆنراوەم لەبەرە، بەڵام کۆتاییەکانیان نازانم. دەوری گوڵەکان بن، گیرفانەکان بکەن لەگوڵ. هێوەش، هێوەش، هەموومان ئەکەین. دەوری گوڵەکان بن ئەو گۆرانیە بوو کە ڕۆزی خوشکە بچکۆلەکەی کایۆ زۆری حەز لێ بوو. کایۆ بڕیارە کە ئەو گۆرانیە نەڵێ چونکە زۆر مناڵانەیە. بارە بارێک لێرە، بارە بارێک لا کێڵگە، لەو کێڵگە هینێکیان بارازێک ئیا ئیایۆ. تەواوە. مرخا لێرە، مرخا لەوێ. نەخێر، مەرخە مەرخێک لێرە، مەرخە مەرخێک لەوێ، مەرخە مەرخێ لێرە، مەرخە مەرخێ لەوێ. تۆ سەماکەرێکی چاکی کلیمەنتن. سپاس، بەڵام خۆزگە هەموو گۆرانیەکەم لەبەر بووایە. من هەموو گۆرانەکەم لەبەرە. ئەگەر حەزەکەی ئەتوانی بەیەکەوە بیڵێن. باش، بارە هێنان بکەین. مەکدۆنای پیر کێڵگەی هەبوو. ئیا ئیایۆ. کاتی بەرنامەی بەهرەکان کایۆ کلیمنتن ڕاهێنانیان لەسەر گۆرانەکە کرد. من کۆتایی هیچ هۆنراوەیەکم لەبەر نییە، زۆر ناخۆشە. بارە لەوێ. مار! ئیا ئیایۆ. زۆر چاکە، کاتی بەرنامەی بەهرەکانە. کایۆ
کایۆ دڵخۆش بوو بۆی خۆی و کلیمنتن پێکۆ لەو گۆرانیە کاریانە کرد. زۆر لەوە خۆشتریش بوو کە بەتەنیا گۆرانی بڵێن. مەکدۆنای پێڵگەی هەبوو ئیایۆ لا کێڵگە چەند مانگای هەبوو ئیایۆ بارەی لێرە بارێ لێرە ئیرە بارە لێوێ ئیایۆ مەکدۆنای پێڵگەی هەبوو ئیایۆ لا کێڵگە چەند مانگای هەبوو ئیایۆ بارە لێرە بارە لەوێ لە هەموو شوێنێ بارایە بەڕاستی زۆر جوان بوو. مەکدۆنای پێڵگەی هەبوو ئیایۆ خۆزگە بەتەنیاش بمانوتایە. من نەزانم چی بکەین باشە. ئەتوانین بەنۆرە گۆرانی بڵێین. تۆ بەشانە بڵێ کە ئەنزانی تو منیش ئەو بەشانە هەڵم کە تۆ نەیزانی. زۆر باشە کایۆ. مەکدۆناڵی پێڵگەیەکی هەبوو ئێستا زۆر باشە با دەست پێ بکەین. منی جۆنراوەیەکم تا کۆتایی لەبەر نەبوو بۆیە خۆم هۆنراوەکەم دانا. گوڵە باخەکان سوورن من لە جێگەی خۆمانوم ئەمەش سەرمە. زۆر جوانە ئێمە. مەکدۆنای پێڵگەی هەبوو ئیایۆ لا کێڵگە چەند مانگای هەبوو ئیایۆ بارە لێرە بارە لەوێ بارە لێرە بارە لەوێ بارە لە مەکدۆنای پێڵگەی مەکدۆنای پێڵگەی هەبوو ئیایۆ. زۆر جوان بوو. ئەمە یەکەم جارە تیپی گۆرانی و هەڵپەڕکێمان هەبێ. سپاس کایۆ بۆ گۆرانی و هەڵپەڕکێکەتان. سپاس کایۆ کلیمەنتەن. زۆر سپاس بۆ هەمووتان. کایۆ دڵخۆش بوو بۆی خۆی و کلیمنتن پێکۆ لەو گۆرانیە کاریانە کرد. زۆر لەو خۆشتریش بوو کە بەتەنیا گۆرانی بڵێن. نیشانی بۆ باسی بکە. سێری و دونبەلەکەم کەن. من خانووی ئەسکیمۆم دروست کردووە. ئەی تۆ چی دروست کردووە کلیمەنتەن؟ ئەمە کێڵگەیەکە کە پڕە لە گوڵ. دەی هاوڕێیان کاتیەوەیە شتەکان کۆ بکەنەوە. سبێنێ کاری دەستی دروست دەکەین. هەروەها سبێنێ بڕگەی پیشانمان بە و باسی بکەژەکەین باشە؟ بەڵێ کایۆ ماردین خان بڕگەی پیشانمان بە و باسی بکە چییە؟ واتە لە ماڵۆ شتێک هێنی بۆ ئەوەی پیشانی پۆلەکەتی بێ. ئینجا پێمان ئەڵێ گرنگی ئەو شتە لە چیایە؟ ئەتوانم شتێک بێنم کە حەزەکەم یاری پێ بکە؟ بەدڵنیاییەوە حەزت لە هەرچێک بێ توانی بهێنی. من نەزانم چیەیەنم. ئەتەوێ شێرەکەت بهێنی؟ نا شتێکی ترە ئەشیکەم بە سوپرایز. ئەوەی منی شتێکی چاوەڕوان نەکراوە. کایۆ نەیزانی خۆی چی بێنێت. حەزێ کرد بزانێت لیۆ کلیمنتنیش چی هێنن. کایۆ زۆر حەزێ کرد کە شتێکی زۆر تایبەت بدۆزێتەوە بی با پیشانی هاوڕەکانی با و گرنگیەکەیان بۆ باس بکات. ڕێکسی نامێ ڕێکسی ببەم هەمیان ڕێکسیان بینیوە. ڕێکسی چەند خۆشە بۆ ئەگەر ڕێکسی داینەسوورێکی ڕاستی بووایە.
ئەوە چییە؟ ئەوە من گەشتم! ئەوە چییە؟ ئەمە باشترین نیشانی بۆ باسی بکەیە. چاڕوان نەکراو شتی چاڕوان نەکراو کایۆ. ئەوە چیەکەن بە جووتە؟ ئەمانە شتێکی تایبەت دۆزینەوە بۆ بڕکەی پیشانم بۆ باسی بکەی بەنی. شتی چاڕوان نەکراو. بۆچی سێشت هەڵنابژێریت و شەو دوای ناخواردن تاقییان بکەیتەوە؟ لەوانەیە کە ئەگەر بتوانی ئاسانتر بڕیار بی. کایۆ ئەم بیرۆکەی بەلاو زۆر باش بوو. بۆیە هەر سیاری خۆشەویستەکەی دەرهێنا. دوای نانی ئێوارە کایۆ پیشانی بەو باسی بکەی تاقی کردەوە. ئەمە ڕێکسیە داینەسوورە دانێکی گەوری هەیە بەڵام گیانەوەرێکی خراپ نییە من زۆرم خۆشەوەیە بەڕاستیش خۆشمەوێ سوپرازی دووەمم کۆلارەکەمە جارێک کۆلارەکەم بەر بۆ پارک و زۆر بەرز بۆوە ڕۆزی کۆلارە هەڵەیە کۆتا سوپرازە بریتە لە ئۆتۆمبیلی ئاگرکوژانەوەکەم چونکە حەزم لێیەتی پێژەکانی بەرزە بنەوە پاڵیشی پێوەنە و گوڵوپەکانی داگرسن ئێستا ئێوە پێم بڵێن کامان هەڵبژێرم بەلای منەوە هەر هەمویان تایبەتن بە تایبەتی ڕێکسی چونکە دایناسۆرە بەڵام ڕێکسی نابێ بە سوپرایز بۆلیۆ من حەزم لە کۆلارەکەتە بەڵام کایۆ بیری کەوتەوە کە ئەو ڕۆژێ کۆلارەکەی هەڵا کلیمەنتریشی لەگەڵ بوو ئاخر نابێ بە سوپرایز بۆ کلیمەنتێنەوە ڕاستە ڕەنگە بۆ ئەوان نەبێ بە شتێکی چاوەڕوان نەکراو بەڵام بۆ هاوڕێکانی تری پۆلەکە بێ بە چاوەڕوان نەکراو ئەشتوانی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەکە و ببەی بەڵام کایۆ هێشتا دڵنیا نەبوو کە سبەینە کامیان ببات بۆچی ئەم شەو لەسەری ناخەویت و سبەینێ بڕیاری لێبەی کایۆ لەسەر ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەکەم خەوە نا ئەوە دەربڕینێک کە مانای وایە کە ئەچی بۆ نووسن بیر لەو پرسیارە بکەیتەوە و دوای خەوتن کە سبەینێ هەستای لە خەو باشترە توانی بڕیار بەی کایۆ شتی چاڕوان نەکراو کایۆ بەڵام بۆ سبەینێ کایۆ هێشتا نێزانی کامیاری ئەبێ بە باشترین شتی چاڕوان نەکراو کایۆ خەمبارە؟ نازانم چی ببەم ڕۆزی خەت و مارتین وتی ئەتوانی هەرچیەکە حەز لێ بوو بهێنی بەڵام ئەمە شتێک بەرم ببێ بە سوپرایز بۆ هەموو پۆلەکە شتی چاڕوان نەکراو باوکە بەڵێ کایو ئەتوانی شتێکم بۆ بکەی بە دڵنیاییەوە چیتێ پێم بڵێ بابا گەورەمان کاتێک بچۆیە بۆ چادرگا ئەم قیبلە نماییە برد بۆ ئەوەی لەوێ ون نەبێت مارتین خان زیگزیگەکەم لە قەفەسەکەیە نەماوە ئەو نا گرتم باسەکە دەست خۆش دوای ئەوەی زیگزیگەکەی کلیمەنتن چۆ ناو قەفەسەکەی کاتی ئەوە هات کایۆ شتە چاڕوان نەکراوەکەی پیشانی باو باسی بکات کایو باوکی چی بووە چی بوو باوکی بەوانی کرد نازانم ئەو شتی هێناومە پیشانتان بەم لەی هەمووان گەورەترە شتێکی چاڕوان نەکراو ئەمیزیکە لە یاریەکانم بهێنم بەڵام یاریکردنی ڕۆزی خۆشکەم لە یاریکردن لەگەڵ یاریەکانە زۆر خۆشترە